خوێنکارانی پۆلی 12 زانستی سڵاوی خوای گەورەتان لێبێت لە زنجیرەی پرسیارەکاندا ئەم پرسیارەمان هەیە زۆر پرسیارێکی جوان و نازدارە. بیرکاری 12 زانستی بەشی 4 وانەی سێم باسی دەرکەناری ئاسۆیەکان دەکات. خۆم یەکێک بوون لە مامۆستاکان لە ئیمتحانی شەستەکە هێناومەتەوە. پرسیارەکە پرسیارێکی زۆر جوانە، داوای دەرکەنارە ئاسۆیەکان دەکات. ئەزیزانی مامۆستا سامان هەر کاتێک وتی دەرکەنارە ئاسۆیەکانم بۆ بدۆزەرەوە، دەرکەناری ئاسۆی ئاوا ئەدۆزرێتەوە، ئەڵەی لمیتی ئێکس نزیک بێتەوە لە لای ڕاست و لمیتی ئێکس نزیک بێتەوە لە لای چەپ. کەواتە مادام وتویتی دەرکەنارە ئاسۆیەکان ئەبێ خۆت چی بکەیت؟ لای ڕاست و لای چەپی بۆ بدۆزیتەوە، جارێک موجب ئینفینیتی جارێک ناقص ئینفینیتی. نەخشەکە وەکو خۆی بنووسەرەوە 2 ئی بەتوانی ئێکس کۆی 1 و ئی بەتوانی ئێکس کەمی 1 بە هەمان شێوە 2 ئی بەتوانی ئێکس کۆی 1 ئی بەتوانی ئێکس کەمی 1. ئەزیزانی من یەکەم ئیشی جەنابت لە ئامانجا چییە؟ تۆ پێویستە ژمارەکە دابنیتەوە لە شوێنی هەر ئێکسێک موجب ئینفینیتی دابنێ. باشە؟ کەواتە بوو بە 2 ئی بەتوانی موجب ئینفینیتی زائیدەن 1 و ئی بەتوانی موجب ئینفینیتی ناقسی 1. ئەزیزانم ئێمە ئەزانین ئی بەتوانی مالانیهایە ئەکاتە مالانیهایە، وایە؟ کەواتە سەرەوە بوو بە باری نادیار، خواریشەوە هەر ئەبێ بە باری نادیار. کە باری نادیارت بۆ دەرچوو تۆ چۆن خۆت لە باری نادیار ڕزگارەکەی؟ بە لۆبیتاڵ. بەچی خۆتی لێ ڕزگارکە؟ بە لۆبیتاڵ. چۆن لۆبیتاڵ بۆ ئەو بەکاربێنم؟ لۆبیتاڵ کەواتە لای ڕاستەکەی پێویستی بە لۆبیتاڵە، لەبەرەوەی چی دەرچووە؟ باری نادیار دەرچووە. لۆبیتاڵیش داتاشراوی سەرە بە جیاوەرەگری و ژێرەش بە جیاوەرەگری. داتاشراوی ئی بەتوانی ئێکس هەر خۆی ئەکاتەوە، کەواتە کاتەوە 2 ئی بەتوانی ئێکس. داتاشراوی ژمارە چی ئەکات؟ 0 ئەکات. داتاشراوی ژێرەش بە جیاوەرگرا ئەوە 0 ئەکات، ئی بەتوانی ئێکسەکە هەرەکاتەوە ئی بەتوانی ئێکس. کەواتە خوێنکاری بەڕێز ئەبێ بزانێ لۆبیتاڵ داتاشراوی سەرە بە جیاوەرەگریت و ژێرەش بە جیاوەرەگریت. ئەو دوو ژمارانە بە یەکەوە ئەڕۆن ئەکەنە 0 چێمێنێتەوە. ئەجا ئی توانی ئێکس و ئی بەتوانی ئێکس خوا حافیزیان بێت، کەواتە وای یەکسانە بە 2. ئەمە بریتیە لە دەرکەناری ئاسۆیی لای ڕاست. باشە؟ دێین ئینجا چی حلەکەین؟ دەرکەناری ئاسۆیی لای چەپ حلەکەین، لە جێگای هەر ئێکسێک سالب ئینفینیتی دائەنین. ئەبێ بە 2 ئی بەتوانی سالب ئینفینیتی موجب 1 و لە خواریشەوە ئی بەتوانی سالب ئینفینیتی موجب 1. خوێنکارانی خۆشەویست، ئەزیزانی دڵم، لێرە شتێک هەیە ئەبێ خوێنکار زۆر بە باشی بزانێت. ئی توانی مالانیها ئەکاتەوە مالانیها، بەڵام ئی توانی ناقز مالانیها ئەکاتە 0. ئاگاداری ئەوە بە ئەکاتە 0 کە ڕەتی 2 کە ئەکاتە 0 کۆی 1 و ئی توانی ناقز مالانیها ئەکاتە 0 کەمی 1. کەواتە ئەم ڕێگەی چەپەی واتە لای چەپەکەی پێویستی بە لۆبیتاڵ نەبوو، ڕاستەوخۆ حلکرا، کەواتە وەڵامەکە ئەکاتە ناقسەن 1. 1 لەسەر ناقسەن 1 ئەکاتە ناقسەن 1، کەواتە وای یەکسانە بە ناقسەن 1. کەواتە نەتیجەکەی بوو بە چی؟ بوو بە 2 لەگەڵ ناقسەن 1. خوای گەورە هەمووتان سەلامەت کات.